بینانی بەڕێز سڵاوتان لەبێت دەبینەوە میوانتان لە ئەڵقەیەکی نوێی ڕوودا و مێژوودا بۆ درێژدان و قسەکردنی تەواو گفتوگۆکردن و تەواوکردنی تەوەرەکانی پێشومان بەردەوامین لەگەڵ نووسەر و سیاسەتوان کاکە حەمەی مەلاکەریم. تەوەری ئەمجاری بەرنامەکە قسەکردنە لەسەر دید و بۆچوون و ئەزمون و تێڕوانین و نووسینەکانی کاکە حەمە سەبارەت بە ئەدیب و ڕۆشنبیر و سیاسەتوانانی ئەو کات، هەروەها قسەکردنە لەسەر عەقڵی سیاسی کورد و عەقڵی سەرکردایەتی سیاسی کورد و تەواوی ئەو ڕووداوە مێژوویانەی کە لە نێو شۆڕشەیەک لە دۆیەکانی کووردا ئەنجام دراون. کاکە حەمە گیان دیسانەوە بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. کاکە حەمە سەرەتا پێم خۆشە لە ژیانی تۆ لە سۆڤێت ئێوە ساڵانێک لە سۆڤێت خوێندوتانە، ساڵانێک لەوێ ژیاون، پێم خۆشە باسی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەیت ئەو کات کە لەوێ بوون. لە چوویەکەوە باسی ئەو ڕۆژگارانە بۆ بکەم؟ ئەوەی کە بەکەڵشی ڕوودا و مێژوو دێت، ئەوەی کە ئەبێ بە ئەزمون بۆ ئێمە لە ئایندەیە. وەڵاهی من لە بەشی ئەخی ساڵی 1970 چوون بۆ مۆسکۆ. لە بەهاری 1975 گەڕامەوە، هەمووی ساڵ و نیوێ لە مۆسکۆ بووم. من لەو ساڵ و نیواکە لە مۆسکۆ بووم، لە خوێندنگایەک بووم پیانەوت ئەنیستیتوتی زانستە کۆمەڵایەتیەکان. دەرسی زۆری بەڕاستی تیا خوێندرا، لە سیاسەت، لە فەلسەفە، لە ئابووری، بەڵام من لە ڕاستیا بۆ هیچ کامێکیان نەچوو بووم، تەنها بە مەبەستی فێربوونی زمانی ڕووسیی چوو بووم. ئەو ساڵ و نیوە خەریکی خوێندنی ڕووسی بووم لەناو ئەو مامۆستاوە، وە لە جەوێکی وا کە بەڕاستی یارمەتی ئەوەی نەئەدام کە فێری ڕووسی بم، چونکی خوێندنگاکە تایبەتە بە بەعزێ قوتابیەوە. من لە ڕاستیە دوو زەمالەم هەبوو، زەمالەیەک لە حیزبی شیوعیەوە، زەمالەیەکیش لە پارتی دیموکراتی کوردستانەوە کە شەهید کاک دارا تۆفیق بۆی پەیاکردم. کەوتەکە وایە هەردوو زەمالەکەش لە یەک وەختە هاتن کە من چوون بۆ مۆسکۆ. وەفدێکی حیزبی شیوعیش لە عینی تەیارە بوو، لە فڕۆکەخانە تماشاکەم دوو برادر هاتوون بۆ ئەوە کە من وەربگەن، یەکێکیان لە هینی زەمالەکەی حیزبی شیوعیەوە، یەکشیان لە زەمالەکەی پارتیەوە. من هینی زەمالەکەی حیزبی شیوعیم اختیار کرد چونکی لە مۆسکۆ بوو، هینەکەی پارتی ممکن بوو بڕاتە دەرەوە. ئەو شوێنێک کە من تیاما خوێند مەجای ئەوەی نەبوو کە تێکەڵاویمان لەگەڵ خەڵق هەبێ، فێربوونی زمانیش بە دەرەجەیەکی سەرەکی پشت بەوە بەسێ کە پیاو لەگەڵ خەڵقی دەرەوە تێکەڵ بێ و لەگەڵ ئەو کەسانەیە کە بەو زمانە قسەکەن. یعنی ئێمە لە ناو قوتابخانەکە، لە ناو مەدرسەکە عەرەبی تیا بوو، کوردی تیا بوو، تورکی تیا بوو، ئینگلیزی تیا بوو، ئوروپایی لە جۆرەها و ئوروپایی تیا بوو. حتا من بە هاوڕێ عەزیزم وتم جەوی ئەم خوێندنگایە یارمەتی من ناکە خەریکی خوێندنی ڕووسی بووم فێر بم. ئەویش بە برادەری مەسئولی مەدرسەکەی وتبووی ئێمە ئامادەین، وەکو حسەین مرووە کە کاتبێکی لوبنانی بوو، ئەویش لە پێش منان لەوێ بوو، چەند ڕۆژێکی تەسادوفی منی کرد لەوێ ژووری و شوقەیەکی لە دەرەوەی مۆسکۆوە، لە دەرەوەی مەدرسەکەەوە بۆ پەیاکەین تا حقیەتی خۆی وەرگێ. بەڵام بەعزێ وەردە مەشاکل کە زۆری علاقی بە مەسەلەی کوردەوە هەیە لە هەڵوێستی بەعزێ لەو برادەرانەی کە لەگەڵما بوون لەوێ لە مەسەلەی کورد، ڕێگەی ئەوەی نام یعنی ئەو فرسەتم دەستکەوە و بچمە شوقەیەکی دەرەوە. بە حەقیقات من هەرچەند فێری قەدەرێکی ڕووسیش بووم، شعرم تەرجەمایە کرد، چیرۆکی کوردم تەرجەمایە کرد، لە گۆڤار و ڕۆژنامە کوردیەکانی عێراقی ئەو وەختە بڵاو کراونەتەوە. بەڵام هەر خۆم وارە حیساب ناکەم فێر بووم، بە تایبەتی کە دوای ساڵ و نیوێ هاتمەوە. من ئەساسەن بۆ 3 ساڵ چوو بووم، نازانم لەبەر سەبەبێک 3 ساڵەکان کورت کردمەوە بوو بە ساڵ و نیوێک نەمتوانی فێر بم، کاتیشمەوە لێرە نەمتوانی درێژەی بڕێمێ. لەبەر ئەوە یعنی تەنها
چەند کەلیمەیەک چەند دەمەتەقەیەکی سەر و گوێشکای ڕووسیم لە یادماوە لێرە نەمتوانی هیچ پڕی پێ بڵم لەبەر ئەوە من ئەو خوێندنەی ئەوێن بە خوێندنێکی سەرکەوتوو نازانم بەڕاستی. کەواتە تۆ بە بەبەستی تایبەتی بۆ خوێندن نەچووی ئەوەی کە لەژێر کاریگەری هەژمونی ئایدیای حیزبی شوێعە حەزت بەو سەردانی مۆسکۆ کردووە وانە ناوەڵڵا باشە ئەو کات کۆمەڵێک ناوانیە من لەسەر بۆ ئەوە چوون فێری ڕووسی بم چونکی ئەگەم من بۆ فێبوونی ڕووسی نەبووایە ئەمتوانی وەکو برادەرەکانی تر کۆرسێکی فەلسەفە بخوێنم کۆرسێکی اقتصاد بخوێنم کۆرسێکی تاریخی جوڵانەوەی میلەتان بخوێنم و ئەمەمە هەمووی بۆ چالاکی سیاسی من فائیدەی هەبوو بەڵام من یەک دەرسم لەغەی زمانی ڕووسیا نەخوێندووە. باشە ئەو کات کۆمەڵێک نوخبە هەبوون لە نوخبەی کورد هەبوون لە سۆڤێت ئەیان خوێند لەوانە دکتۆر کەمال مەزهەر مێژونوس دکتۆر ئەحسان فوئاد خوا لێ خۆش بوو هەروەها معرف خەزنەدار چەندین کوردیکەی لێبوو لێ کۆنتاکتی تۆ لەگەڵ ئەوان پەیوەندی تۆ لەگەڵ ئەوان هیچیان لەوێ نەمابوون هەموو خوێندنیان تەواو کردبوو ینی تۆ لەو کاتەی کە ڕۆژی ه کەسیان ئەوانە لەوێ نەبوون تەلەبەی کوردی زۆری تیا بوو تەلەبەی زۆری تیا بوو شیوعی ناکردبووی حزب شیوعی ناکردبووی تەلەبەی زۆر لە جامیعەی مۆسکۆ و جامیعەی لۆمۆنڤا بوو کە پارتی ناکردبووی حتا تەلەبەی ناپارتیش یعنی لە کورددا قەومیەکان هاتبوو بە وەساتەتێک بە جیگەریەک لە حزب شیوعیەوە یا دۆستێکی پارتیەوە لەوانەوە هاتبوون هەبوون بەڵام دکتۆر کەمال ئەمین عامی مەجموع بوو من ڕۆیشتم دکتۆر ئیحسان دکتۆر عیزەدین مامۆستای زانکۆ بوون تەلەبەی تر هەبوون بەڵام ئەوانە نەبوون کەسیان و من تێکەڵاویشم لەگەڵ تەلەبە کوردەکانە لە مناسبەیەکی وەکو نەورۆزە شتێکی وا نەبێ نەبوو چونکە ئەساسەن ئەو مەدرسەیە زۆر تەشجیعیەوە نایەکرا کە تەلەبەکانی بچن بۆ دەرەوەی مەدرسەکە و پەیوەندی لەگەڵ هەڵقی تە بکەن من جاروبار چوومەتە جامیعەی لۆمۆنڤا چوومەتە جامیعەی مۆسکۆ بەڵام زۆر عەلاقەیەکی مەحدود و کەمم هەبووە لەگەڵیان. تۆ پێت وایە هەژار بوکریانی لە چێشتی مجەوەرە بۆچی ئەڵێ من لەناو ئەو کوردانەی ڕووسیا ئەوانەی کە لە سۆڤێت خوێندویانە ئەوانەی کە چوونەتە سۆڤێت کەمال مەزهەر و حەمەی مەلاکەریم لە هەمویان پێشایستتر و خوێنەوارترە بۆچی هەژار ئەمەی وتووە؟ وەڵڵاهی چی ئەسم جارە بەداخەوە کاگەژار نەماوە تام پرسیارە لە خۆی بکەیت کە دکتۆر کەمال ئەمین عامی مەجموع بوو مامۆستا هەژاریش عضوی عامیلی مەجموع بوو ئەندامی کارای مەجموع بوو لەبەر ئەوە بە یەکەوە ئیشیان نەکرد نزیک بوون لە یەکەوە لەبەرەوە زۆر مەفروزە دکتۆر کەمالی بارزانی بێ منیش هەر لە وەختا لەو فرسەتا کە مەجموعدانرا بوو لە مەجموعا بووم بەڵام من کەمتر لەگەڵ هەژار دانیشتم من ئەندامی ئەکادیمی ئەندامی کۆڕیزانیایی نەبووم من عملەیەک بووم لە مەجموعە بەصفەتی عملە لە مەجموعە ئیشم کردووە و حتا لە لوزنەکانیشا لە یەک لوزنە جارێکیان داخل بووم لە لوزنەی ڕێزمانی کوردی و ئەدەبی کوردی و شتانە لە دانیشتنی داهاتوە من ئیستیقالەم کرد زەوقم لە کۆبوونەوەی لوژان و شن نەبوو من یعنی کاک هەژارم لەوێ هەروەکو دۆستێک ئەبینی لەگەڵیان ناگاوە ئینتیباعی خۆیەتی بەڵام بەنیسبەی ئینتیباعی لە دەربارەی کاک کەمال لە جێ خۆیەتی کاک کەمال خوێنەوارێکی گەورەیە مێژبنووسێکی گەورەیە لە ئیدارەی مەجموعی شابەیەکۆ بوون ئەوجا لە پاشا کە شۆڕشیش دەستی پێکردەوە چوونەوە سەرەوە کاک هەژاریش چوو دکتۆر کەمالیش چوو هیچ ئیشکالێکیان نەبووەوە عەلاقەیان زۆر بوو عەلاقەی لەگەڵ کاک هەژار لە منا کەمتر بوو حتا کاک هەژار لە دوای گەڕانەوەشیان بۆ ئێران لە دوای ئەوەی کە شۆڕشی کورد هینی هێنا نوشستی هێنا لەوێ لە مەجەلەیەکی ئێرانیا هین ملحقی اطلاعات بوو هی مەسائلی ئەدەبی و سەقافی مقابلەیەکی لەگەڵ هەژار کرابوو زۆر بە ئیجابی باسی مەری کردبوو منەوە هەر بە ئینتیباعاتی شخصی خۆی زانم ئەمێ ئەو پرسیارە بکەم تۆ هەژارت لە سۆڤێت بینی هەژارم لە بەغا ناسی دوای ئەوەی کە لە بەغا هەژارت ناسی و پاشانیش هەژارت خوێندەوە وەک دەق هەژار چۆنە بینی حەمەی مەلاکریم چۆن سەیری هەژار مکوریانیەکە ئەو پیاوە جگەلەوەی ئەدیبێکی گەورە بوو بوورە مامۆستاگیان چەند لە سیاسەتەوە گلا بوو وەڵڵاهی گوێ لێ بێ با ئەو حەقەتەی پێ بڵێم ئەمە بۆ ئەوەش نییە خۆم دەرباز کەم لە جوابدانەوەی سوال من لەگەڵ هەژارە ڕۆژێ لە ڕۆژان لە سیاسەتمان نەکردۆ بە یەکەوە من تەنها هەژارم بە تەفسیل دوو فترە دیوە فترەیە کە پێش بەیانی 11 ئازار ئەهاتە بەغدا و لە بەغدا بوو تەسادف مەکرد ئەم بینی لە وەختی مەجمەعیشە
لە وەختی مەجموعە کاک هەژار سیاسەتی لەگەڵ ئێمە نایەکرد و منی سیاسەتم لەگەڵەوە نایەکرد. من ئەمزانی کاک هەژار پیاوێکە معتەمەدە لە جەنابی مەلا مستەفاوە و زۆر باوەڕی پێیەکرێ و شاعری شۆڕشە و حتا ئەواتە دیوانی بۆ کوردستانی دانابوو چاپکرابوو لە چاپخانەکانی شۆڕشە و هەرچە لێ نووسابوو لە لوبنان چاپکراوە لە واقعا لە کوردستان چاپکرابوو. لەبەرەوە من شارەزاییەکی کوڵم لە سیاسیەتی هەژار نییە یانی. بڵێ دوای ئەوەی کە خوێنتەوە چی؟ من هەژار بەجار ئەوەڵم بە سیاسیەکی ناجیحی نازانم. ئەوە بیخەرەلاوە، بەڵام کوردیزانێکی جوان، کوردیەکی پوختێ نووسی، دەوڵەمەند بوو لە کوردیا، مامۆستای زمانی کوردی بوو، مەسەڵەن ئەو چێشتی مجەوەرەیم کە خوێندوەتەوە زۆرم پێخۆش بوو. یا هەمبانە بۆرینە هەمبانەبۆرینەوە قاموسە. بەڵێ و قاموس عەزیم. من ڕخنەم لەسەر هەردووکیان هەیە، لەسەر هەمبانەبۆرینە هەرچی کەلیماتی کوردی کە لە کوردستانی عێراقا ئەو دووسیان کردووە کە دەلیلیشی لەسەر نییە ئەو هەمووی خستوەتە قاموسەکەیەوە. من ئەوم بەلاوە ڕاست نییە و زۆر کەلیمی وا داتاشراوە هاتۆتە قاموسی هەمبانەبۆرینەوە کە بەلامەوە حەق نێبێنە ناو قاموسی کوردیەوە. کاک هەژاریان ناونی لە چێشتی مجەوەریشە، لە چێشتی مجەوەرە خۆی لە کەس نەپاراستووە، غەیبەتی هەموو کەسی کردووە، حتا من ئەتوانم بڵێم بەداخەوە یعنی شتی وای تایە کە ئەبوو بەنیسبەت کاک هەژارەوە هەر مەسی نەکرێ و دەستی لێ نەدرێ. عەلا کوللی حاڵ من لە کۆبوونەوەیەکە لە هەولێر بۆ تەکریمی هەژار کرا، من ڕخنەی هەژارم گرت، مەقالێکم خوێندەوە بەحسێک لە ڕخنەکردن لە چێشتی مجەوەرە کە نەبوو کاک هەژار ئەم کتێبەی کە بۆ ئەوەشێ 100 ساڵی تر وەکو نمونەی زمانی کوردی بکرێ بە منهەجی خوێندن، بەڵام ئەو بابەتی وای تێهێناوە، قسەی وای تێهێناوە کە جوان نییە. ئەوەش بڵێم تەمان حتا جارێکیش لێرە مەجەلەی ڕزگاری دەرەچوو لە پێشی بەیان 11 ئازارە مەقالێکیان نووسی بوو لەسەر هەژار، ڕخنەی هەژار بوو، زۆر مەقالێکی توش بوو بەو ئیتیجاهایی کە ئەو وەختە هەبوو لەناو بزوتنەوەی کووردە دوو بازی جیا بوون، مەقالێکیان نووسی بوو. من لە مەجەلەی سەقافەت جەریدە ڕەدێکی ئەو مەقالەی ڕزگاریم نووسیەوە بەعنوانی هەژار شاعر یغنی لشعبه، هەژار شاعیرەکە بۆ گەلەکەی خۆی گۆرانیڵێت. من ڕخنەم لەوەی نەیگرت لەو ڕخنانەی کە لە کاک هەژاریان گرتەوە. نەکرێ بڵێن سەرباریەوەی ئینتیمایەکی سیاسیە بۆ، بەڵام ئەدیبێکی گەورە بوو، خزمەتی بۆ خۆی. هەژاری مکەریانی نازم نامەوێ بیگەڕەوە. بەڵێ باشە مامۆستاجان، ئێوە بەڕێستان لەگەڵ دکتۆر کەمال مەسەر مێژوونووس کاتی خۆی لەسەر کتێبێکی عەزیز نەسرین کە کتێبەکە بە نێوی تورکانی بولگارستان و کوردانی تورکیا واتان پیشانناوە و چەند مەقال و تارێکتان لە ڕۆژنامەی ئەو کاتی هاوکاری عێراقا لە ساڵی 1970 نووسیوە لەسەر ئەو کتێبە، لەسەر ئەو بنەمایی کە ئەم پیاوە دۆستی کووردە، دۆستێکی شایستە و گەورەی کووردە، بەڵام لە گۆڤاری هەناری ژمارە 65 گۆڤاری هەنارە ڕخنە لە ئێوە ژیراوە. تۆ دکتۆر کەمال بۆچی ئێوە ئەم پیاوەتان بە دۆستی کوردزانیوە لە کاتێکە ئەم پیاوە دۆستی کورد نییە؟ ئاستەکەم شتەکە دوو سێسەیە. جارێ من هەموو ئەتوانم بڵێم تا ئەم ژمارانەی دوایی ژمارەکانی هەنارم هەیە، بەڵام کە نبخوێندوەتەوە بەڕاستی ئەوتارە زۆری ئەلان زۆر متەئسفم بۆەوە کە ئەو مەوزوعی کە عەلاقەی بە ئێمەوە هەیە نەماڵخوێندوەتەوە بە یەک. ثانیاً من دکتۆر کەمالم بەراوە زانایەکی گەورەیە، مێژووی نووسێکی گەورەیە، زۆر دۆستمە. دکتۆر کەمالیش منی لە ئینحیسارەوە بان کرد، وتی وەرە کۆڕی زانیاری، چوومە کۆڕی زانیاری و لەوێ دامەزرام و تا چوومەوە سۆهاجمەوە لە کۆڕی زانیاری بووم کە هاتمەوە دکتۆر کەمال ڕۆیشت بوو کە هاتەوە نەیان خستەوە کۆڕی زانیاری، ناردیانەوە کولیە لەوێ دەچێتەوە. من دکتۆر کەمال مەقالێکی بڵاو کردبووەوە یعنی ممکنە بەعزێ شتیم لە بیر نەمابێ، وتارێکی بڵاو کردەوە دەربارەی عەزیز نەسرین کە دۆستی کووردە و شاخی وایە گوێی وایە و زۆر ئەمەی بە ئیحاعاتێکەوە بوو یا بە بەعزێ سەرچاوەوە بوو کە برادەرێکمان هەبوو ئیبراهیم داقووقی دۆستی دکتۆر کەمال بوو، مامۆستای جامیع بوو، ئەو شانەی پیشاندا بوو. دکتۆر کەمال هاتبوو سەر ئەو باوەڕە کە عەزیز نەسرین
زۆر دۆستی کوردە ئەوەش کە من تێیگەیشتمم لە وەختا عەزیز نسین تەنها داوای ئەوەی کردووە کە مافی ڕۆشنبیری بدرێ بەگەری کورد لە کوردستانی تورکیا ئەمەندەی دکتۆر کەمال ئەمەی نووسی لە هاوکاریە من وەکو ڕەد و بەدەلێکی برادەرانەی دیموکراتیانە طبعا دکتۆر کەمال ئەوەشمان دەبێ بێ لەم وتارەیە هاتبوو سەر گوێلاکی نازم حکمەتە نازم حکمەت شاعیرێکی گەورە و مەشهوری تورکە وە شیوعیە ملاحەزەکەی ڕخنەی لە کابرا کردبوو لە نازم حکمەت کردبوو کە نازم حکمەت بۆ على الأقل ئەوەندەی یەشارکە ئەوەندەی عەزیز نەسین دیفاعی لە کورد نەکردووە من بە دکتۆر کەمال خۆی مود لە ماڵی خۆمانە وتم کاک کەمال جواب ئەدەمەوە من موافق نیم لەسەر تەقییم و هەڵسەنگانە وتی بەسەر چاو منی جوابی تۆم وتم بەسەر چاو ئەوجا کە ئەو لە هاوکاریە بڵاوی کردەوە من سلسلەیان وتارم نووسی جارە هاوکاری بۆ منیان بڵاو نەکردەوە لەم بابەتەوەی هیچی من لە هاوکاریە بڵاو نەبووە هەر مەقالەکانی دکتۆر کەمال بڵاو بووە ئەوجا بە دکتۆر کەمالم وتم دکتۆر کەمال با من ڕەدەکەی تۆ لەسەر ئەساسی ئەوەی کە لە هاوکاریە بڵاوکراوەتەوە نەنووسم چونکی ممکنە دەستکاریان کردبێ ممکنە غەڵەتی تێکەوتی بێ حەزەکەم ڕەشنووسەکەی خۆتم بڕیتێ من لەسەر ئەساسی ئەوە مناقشەی تۆ بکەم بەڵام تۆ بۆ نووسی بوو من چاوەڕێی گفتوگۆیەکی دیموکراسیانە بوو بە کاک حەمەی کورد سەیەمە سەری وتم تۆ ڕەشنووسی مەقالەکەی خۆتم بەرێ با من بە ئەمانەت جوابی تۆ بڕەمەوە قسەیەکم نەوت بێ بە ناوی تۆ کە ئەوانە بێ چونکی من ئەمین نیم لەو جەرائیدە حکومیانە یعنی من لە جێدەی عێراقا لە جێدەی هاوکاریە بە تایبەتی لە جێدەی عێراقی عەرەبیە گەلێ جار شتی وایان لە نووسینی من حەزف کردووە کە نامەوێ حەزف بکرێ ئەوە حەزفەکە بە هەر ڕەنگ چونکی ئەڵێ من نایەڵێ ئەوە بڵاوکاتەوە بەڵام شتی ئیزافە کردووە کە من نەموتووە من پێم ناخۆش بەوە لەبەرەوە من زۆر حەزەر بووم لەوانە جا هەر لەسەر ئەساسی و حەزەرەوە بە دکتۆر کەمال مودوتم ڕەشنووسی مەقالەکەی خۆتم بەرێ تاوەکو لەسەر ئەساسی ئەوە جوابەکە بەمەوە وعدی یامێ نەیامێ دوو سێ جارم تەلەفۆن بۆ کردەوە بەڕاستی نازانم بووە پێی ناخۆش بۆ ڕەدی بنووسمەوە نەشیوت ڕەدەم مەنووسەرەوە باوەڕم پێ بکە بیوتای ڕەدەم مەنووسەرەوە ئەوەنە دکتۆر کەمالم خۆشویستووە ڕەدەم نانووسەوە بەڵام هیچ لەم بابەتەوە نەدووە نەیدا جوابەکەی نابەوە من مەقالەکانی خۆم لە هاوکاریە بۆ بڵاو نەکرایەوە مانعم بوون هەچیم کرد چوم محاولەم کرد بڵاویان نەکردەوە ناچار چوم کردم بە کتێبێک بەتەمای بە هیوای گفتوگۆیەکی دیموکراتی بووم بە کاکە حەمەی کورد ئەو کاکە حەمەی کوردش کەمال خۆی بەکارێنەوە ئەڵێ ئیفسە کاکە حەمەی کورد واڵێ من وام تەسەور کرد نەوعا ماهینێکی تایە کەمکردنەوەیکی دایە یعنی کاکە حەمەیە کە خۆی بە کورد دەزانێت کە کورد نابێ قسەی وا بکە ئاواڵێ بۆیە وام نووسی و کتێبەکەم نووسیەوە و زۆر بە پاکی و یەک تەنها ئەو فقرانەشم جواب داوەتەوە کە مناقەشەم کردوون بە خەتی ڕەشیش بە چاپی ڕەش جیام کردوتەوە لە کتێبەکە تا مەعلوم بینەکانی دکتۆر کەمال کامەیە 1000 نوسخەم لێ چاپ کرد بۆ منات بەڵێ بەڕاستی حدودی ساڵێک دکتۆر کەمال پەیوەندیمان نەبوو بەڵام هاتەوە لام و ئاش بووینەوە بە برادە و ئێستاش برادەری بەڵێ کەواتە تۆ لەو وتارگۆڕینەوانە لەگەڵ دکتۆر کەمال مەسەر وەسفی عەزیز نەسینت نەکردووەکو دۆستی کورد خۆلاسەی کەلام من سخەم بەڕوون بەویشەیە سخەم دکتۆر کەمالیشەیە دکتۆر کەمال وەسفی کردبوو کە عەزیز نەسین دۆستی کوردم نیش لەسەر ئەوە ساسە ئەگینا هیچم لەسەر عەزیز نەسین دەڕێت بۆ ئیلا قسە ئیجتیماعیەکانی نەبێ چیوەکە ئیجتیماعیەکانی زۆر جوانن نەقدی کۆمەڵایەتین عەلاقەی بە کورد و غەیری کوردەوە نییە عەلاقەی بە وەزعی عامی تورکیاوەیە زۆر جوانن فقط لە پاشان نازانیم کە دکتۆر ئیبراهیم نازانم عەزیز نەسین عەزیز نەسین شتی ناشرینی بەرابەر بە کورد نووسیوە ئێستاش نەمکردوێتەوە ئەو شتانی کە عەزیز نەسین نووسیوە بەڵام مەلاشخۆر مەقالێکی لە هاوکاریە بڵاو کردەوە تعقیب لەسەر ئەمەی من و دکتۆر کەمال و ئەو برای دکتۆر ئیبراهیمە شتێکی بڵاو کردەوە ئیسیناد لەسەر سەرچاوەی تورکی کە نەختێک یعنی حقیقەتی دکتۆر حقیقەتی عەزیز نەسینی بە جوارێتتر پیشانە بەڵێ حقیقەتەکە ئەوەیە مامۆستا گیان عەزیز نەسین لە چیرۆکی جەمابلەیەکی کوردیە
بێپەردە و بە ئاشکرا سوکایەتی بەگەلی کوردەکە بەداخەوە لە چەندین وتار و بۆچوونە قسە لەسەرەوەکە کە دەوڵەتی تورک بارستەیەکە و دابش ناکرێت لە دوجارە پێی وایە کە تەواوی ئەو بزافە کوردیانی کە لە کوردستانی تورکیا لە باکووری کوردستان بڵین شۆڕشەکەن ئەو بە تیرۆریستیان ناوەبات پێشی وایەمانە بەدەستی غەرب و دەستی دەرەشی بوون لەبەر ئەوە ماینی گەرانیە جێگەی سەر سوورمانە مێژنووسێکی گەوری وکو کەمال مەزهەر دێ دۆستفی ئەم پیاوەکە لە کاتێکە ئێمە خاوەنی دۆستێکی دێرینی کوردین کە گەورە نووسری وەکو ئیسماعیل بێشکچیە کە لەسەر نامەیەکی کورد بە دایان ساڵ زیندانی کراوە بۆچی ئێوە لەسەر ئەم پیاوە هیچتان نەنووسیەوە کاکە ئەوڵەن بزانێت ئیسماعیل بێشکچی نەناسرااو بوو لە ئێمە لەم ساڵانە خێرا باشێک کاتە پیا بوون کە تورکی باشەزان و ئەگەگەن بە دوای حەقایقا و شت دەگەخن ئەگینا باوەکە تا درەنگیش من ناوی ئیسماعیل بێشکچیمان نەبیستووە وەنم بیستەوە وەکو ئینسانێکی پێشکەوت خواز و کە دیفاع دەکەوتوە ئەمە یەک ثانیەن کاکەمالیش ئەگە بیزانایە عەزیز نەسرین ئاوای سوکایەتی بە کورد کردووە من لێرا گلەیەکە لەو برادەرایەکەم کە عەزیز نەسرینی بە دکتۆر کەمال ناسان ئەبوو بە ئەمانەتەوە پێی بناساندا ئەگینا من قەناعەتم وایە کە کەمال ئەوەندە کوردایەتەکەی ڕاست و پاک وەمانەیە ئەگە بزانێ یەکێ لەگەڵ دکتۆر کەمال یەکێ لەگەڵ کورد ناغاستە قەدی دیفاعی نەیەکرد جا بلمونە سەبە من لە کوتابەکە باسی نازم حکمەتمەوە کرد و ئەو زۆر هاتبوو یعنی لە ڕخنەی نازم حکمەتە وتم کاکە تۆ نابێ سێ نەقدی نازم حکمەت وەکو نازم حکمەت بکەی حرەکەی شیوعی تێکڕا لەو وەختەوە مووقیفێکی بە تەسەووری من وردی نەبووە دەربارەی مەسئلەی شۆڕژی کورد لە تورکیا ئەگینە حتا دکتۆر کەمال باسی کتێبێکی کردووە کە لە تورکیا بڵاو کراوەتەوە دەربارەی کە شوعیکی تۆ بڵاوی کردوتە دەربارەی چەسانەوەی کورد و ئەمانە وتم تۆ باشە بە کتێبی وا ئەزانیت بۆ بڵاوی ناکەیتەوە من پێم بزانایە بە کتێبی وا بڵاو مەکردەوە یعنی ڕخنەوەگەتە بوو حەقی ئەوە نییە تۆ گلەیی لە نازم حکمەت لە خۆی بکەیت ئەبێ گلەیی لە بزوتنەوەی کۆمۆنیستی بکەیت کە هەڵسەنگاندنێکی ڕاست و دروستی نەبووە بۆ مەسئلەی کورد هەتاوەکو بزانێت چیەڵێ مەسەن سەورەی شێخ عوبەیدوڵڵایان باش تەقیم نەکردووە ئێستا سەورەی شێخ عوبەیدوڵڵا لە ئیتحادی سۆڤێتیا وەختێ تەقییمێکی ڕاستکرا کە دکتۆر کەمال و تۆحی لەسەر نووسی ئەگینا مامۆستاکانی خۆیان زۆریان بەو عەقلەتە نووسیویانەکە مستەفا کەمال کابرایەکە نیشتمان پەروەر و دوژمنی ئەوەیە کە تورکیا داگیر بکرێ و ئیستیعمار داگیرکا و ئیتر چەسانەوەکانی کوردیشان گەڵمش کردووە بەژێر پێی ئەو حکایەتانەوە ئەگی نابیان زانایە لەو قەناعەتانیم ئەبەدەن ڕۆژێ ڕۆژان نە ئیتحادی سۆڤێتی نە عیلمی سۆڤێتی ویستوێتی حەقی هیچ میلەتی ژێر پێ بکات بەڵام ئەکەوتنە غەڵەتەوە مامۆستاکانیان غەڵەتەکەەوە بۆ گۆڤاری هەنارەڵێ لەو کاتانە کاکە حەمی مەلاکەریم و نە دکتۆر کەمال مەزهەر تورکیان نەزانیوە بۆیە بەو ئاوەژوویە تەنها تورکیمان نەزانیوە کتێبێکیشمان نەدیوە کە لەسەر مەوزوعەکە نووسرابێ بە عەرەبی بە فارسی بە کوردی تا بیخوێنینەوە یا یەکێتم بێمان بکە بڵێ کاکە ئەو شتە هەیە بیخوێنەوە مەسەلەکە تێبگە من ئیستا ئەگەر بەغەڵە نەچووبم سوچی گەورە لە مەسەلا ئەگەێنمەوە بۆ ئەو برایدم ئیبراهیم داخوخی بۆ ئیبراهیم داخوخی کە بە حەقیقەت حەقی ئەویش ممکنە هەموو حەقیقەتەکەی نەزانی بێ حەقیقەتەکەی بە واضحی پیشانی دکتۆر کەمان نەدا ببوورە مامۆستاجان ناوڕێکمان هەیە و ئەگەڕێنە وڵات بێنرانی بەڕێز پاش ئەم ناوڕە درێژە بە دیدار و گفتوگۆکمانین